بنۆشی جانی وەردەگرم پیاڵەی زەهری هەر نێشێ بنۆشی جانی وەردەگرم پیاڵەی زەهری هەر نێشێ بە دەردی دڵ بچم گەر بێ لە جەوری تۆ دڵم بێشێ بەوەم زانی لە باغا چقڵی گوڵ هەڵچەقیە داوێنی کە لێرە دڵ لە سینەمدا برینی نشتەری دێشێ شگوریار ئیزنیدام هەم گریەکەم هەم قڕ بەسەرداکەم بەجارێ شاهی من بەحر و بەڕی بەخشی بە دەروێشێ لەمێ مەیدانی عیشقە کلکە ڕێوی ڕیشی تۆ زاهید چ بێقەدری دەبێ گەر شێری بێتێ کلکی ڕاکێشێ وتم ڕوخسەت دەجانە دا بە قوربانی لەبت کەم جا وتی بەحرێکی شاد ئەڵبەت دەنیشێ پێیەوە مێشێ خوداگرتو دڵم چۆتن بەگشت شۆر و شەڕی عیشقا بە نەسڵی ئایا ئەفلاک و زەمین ئەم بارە ناکێشێ سەنەد بێمۆر و خەط دەعوەی مەحەبەتکردنە مەحوی تەعەشق بێ دڵێکی داغدار و سینەی ڕێشێ لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خەیمەی تان و پۆشینە لە سایەیدا شەرابی بەزمی عوشرەت گریە جۆشینە دەبینی جێیەک ئەمڕۆ بەزمی عەیش و بادەنۆشینە سبەی نوێز و زەمانە وەزعی گۆڕیوە لە نۆشینە لە کێ پرسم دڵی بۆ پڕ لە خوێنی حەسرەتە یاقووت عەزاپۆشی چییە و کێیە جلی پیرۆزە بۆشینە بەهارێکی کە داخۆ بێ نێ هەی بێن و شینێکەی فەلەک هەر شینە سەحرا شینە کێ و لێوی جۆشینە وتم بۆ ڕوت و پوتن ئەو کەسانەی عاشقی ڕوتن وتی شان و شکۆهی زیندە دڵ هەر ژەندە پۆشینە سەفای سافی جوانی ڕۆی و دووردی دەردی پیری هات خومارێ ماوە بەس ئەم شەو لە بادەی بەزمی دۆشینە کوڕی بێ تا سەر ئەم دایەی زەمانە مەمکی کەس نادا کە سەعبە شیری شەفقەت مەحوە لەم شێرە دۆشینە خدا بیدا لە هێڵێکی دەدا سەیری هەیە ڕێکەوت خدا بیدا لە هێڵێکی دەدا سەیری هەیە ڕێکەوت و نەوزمدا نیگارم هاتە خەو ئەم شەو خەوم پێکەوت
بە لەیلاوە وەرە بەرقاپیم لەیلایە ئەی مەجنون شەهێکە سەد سەری فەرهاد و شیرینی لەبەر پێکەوت وتم ئاوێکی ڕەحمەت گەیە ڕۆحم ئاگری فرقەت وتی لەم دۆزەخە زەحمەت کە دەربێ هەر کەسی تێکەوت لەگەڵ دڵ چووم و بێدڵ دێمەوە ئەم گەوهرە یا ڕەب لەوێ کەوت و بەجێما یا لە ڕێدا کەوت و بێجێکەوت نیگاهی گرتە غەیر و من دڵم لەت بوو تەماشاکەن خەدەنگی گرتە کێ شەقژنی لەکوێ زەربی بەر کێکەوت لەسەر شانی کەسانی دی جەنازەی من وتی چابوو ئەم ئیفتادەش لە غەم ڕزگاری بوو بۆ خۆی و سەر پێکەوت بە جیلوەی ئەو وەکو شەونم فڕی هەر عەقڵ و هۆشێ بوو کە سێبەر مەحوە لەو جێیە هەتا لەحظەیەک تێکەوت تەبخاڵەیەکی جوان و لەغایەت بەدەر لەزیز دەرکەوتووە بە تەب لە چەنەی دڵبەری عەزیز وەک سێوی زیوی لە عەلتیا تەعبیەکراو یا تۆپی گوڵ کە خونچەیەکی دەربچێ لە ڕیز پەروازی جانە ڕۆینی جانانە وەرنە بۆچ پەروازی جانە ڕۆینی جانانە وەرنە بۆچ تۆ گۆرەوی لە پێ دەکەی و من لە دەست دەچم هەستانت ئەر قیامی قیامەت نیە چییە بێ دەخڵی چەنگ و نەی و مەی لە مەست دەچم هەر گفتوگۆمە کەچی هەر دەڵێم و تێناگەم هەر جستوجۆمە کەچی هەر دەڕۆم و پێناگەم چاوم ڕوا و گۆشەی ئەو ئەبرووەم نەدی دڵ بوو بە بەحری علوم لە ئەلف و بێ ناگەم زۆر سپاس